ڕێزان سڵاتان لێبێ ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازیین بە خۆشحاڵیەوە بۆم ئێوارەش بە پرۆگرامێکی نێو دەبین و میوانی ماڵەکانتان. ئازیزانم بۆ ئەم ئێوارە میوانداری بەڕێز چاپوک سید عوبێدمان کردووە کە بەڕێزیان ڕاستە و خۆ بە لە هەولێرەوە لەگەڵمانن. کاک چاپوک نووسەر و سیاسەتمەدارەوە لە هەمان کاتیشدا قایم قامێتی پێشووی قەزای کۆیە بوو. بۆ ئەم ئێوارەی ئێمەمانوێت قسە و باز لەسەر کتێبەکەی بکەین، کتێبەکەی بە ناوی نامەکان دیرۆکن. کاک چاپوک ئێوارەت باش. ئێوارەت باش جان باش کۆژەکان. هیوای تەندروستێکی باشت بۆ خوازیین کاک چاپوک. کاک چاپوک یەکسەر ئەمەوێت پرسیار لەوە بکەم نامەکان دیرۆکن مەبەستمان لە دیرۆک چییە؟ پێشان دەمەوێت برێ من چاپوک سید عومەر بنەک سید عوبێد دواتر نامەکان چاپوک ناوەکە لە لای من نووسرا بوو لە بادینیە نووشەیەکی بادینیەوە بزانام زیاتر ئاساییە دیرۆک لە بادینی وابزان موشەکە زیاتر بادینیە. دیرۆک بەمانای هەم مێژوو دێ هەم داستان دێ هەم نەبەردی دێ بەمانایە چەمانایەکی فراوانتر دێ لە وشانە، چونکە دەتوانم برێم نامەکان مێژوویینە بەڵام جگەلەوەی کە مێژوویشە چەند نەبەردی و داستانێک دەجێڕتەوە. هەر نامەیەک سیناریۆیەکی ئەو سەردەمیە نامەکان هەمووی بەشی زۆریان شخصینە یان ڕێخستنن، هەر یەکە بابەتێک دەجێڕێتەوە لە سەردەمێکدا کە زۆر قرس بووە، ئەمری ڕێخستنی تێدا بڕیا نامەی ڕێخستنی تێدا نامەی سەنگەری تێدا کە پێشمەرگە بۆ پێشمەرگەی نووسە. زیاتر نامەکان هی ئەو توێژەیە کە لە خوارێ ڕاستە و خۆ خەباتی دەکرد و تێدەکۆشا و دەجەنگا و کاری ڕێخستنیشی دەکردووە بازنەی پەیوەندی بوو لەگەڵ شاریش و لە شاریش لەگەڵ ئەو بازنەیە کە بە شاخەوەی دەبەستاوە، یعنی ئەو بازنەی کە لە خوارێ بووە عملی بووە نەک هی سەرکردایەتی بێ هەمووی کە لە بڕیاری سیاسی درابی لەسەرێ. بە پێچەوانەوە زیاتر لایەنە عملیەکەیە ئەوانەی کە لە خوارێ، چونکە زۆر کەسێ هەتا ئێستا بەس ئاگاداری بڕیارە سیاسەکانە نەک بڕیارەکانی خوارێ ئەنجام دەران، ینی ئەوانەی کە ئەنجامیان داوە لە خوارەوە چۆن ژیاون مادیبوونیان چۆن بووە مەعاناتیان چ بووە. ئیتر هەمە ڕەنگە هەر نامەیەک یان هەر راپۆرتێک شتێکمان بۆ دەجێڕێتەوە. زۆر باشە. کەواتە کاک چاپۆک پێمان بڵێ تۆ بۆچی ئەم نامانەت کۆ کردوێتەوە، ئامانج لە کۆکردنەوەی ئەم نامانە لە کتێبێکە بۆچی ئەگەڕێتەوە؟ طبعاً من 21 ساڵ بوویمە کە چوویمە دەرێ، هەر لەو کاتیەوە کە زۆر مێژوەکی سەخت بووە لە سەرەتای ساڵی لە هەشتایەکانەوە برم لە هەشتاویەکەوە بوویمە پێشمەرگە. ئەو نامانە بە دوو بەش هاتووە، بەشەکیان هەتا ساڵی هەشتا4 بەداخەوە ئەوەیە لە کۆڵە پشتی من بوو. ڕۆژێک بروسکەیەکم بۆ هات دەڵێ هەر ئەو ڕۆکە گوێزرایەوە بۆ دەشتی هەولێر، بەڵام لەبەر ئەوەی کۆرست هەیە دەورەت هەیە دەورەی کادیران ئەو ڕۆ بگەرە لای ئێمە و دواتر ینی دەیویست من ئەو ڕۆژی ئینفیکاک بکەم وەکو دەڵێ دەست لە کار بچێشمەوە لە دەشتی کۆیە بووم. ئیتر لەلایەک هەم دەبا بچمە سەرکردایەتی لەلایەکیش لەو ڕۆژەوە دەبا لەگەر برادرانی دەشتی کۆیە ماڵ ئاواییان لێ بکەم. کۆڵە پشتێکم پێبوو، کۆڵە پشتەکەمدا هاوڕێیەکی خۆم کە ئێستا شەهید بووە، شەهید ئاسۆڕەوف، گوتم ئەو کۆڵە پشتە ئەمانەتی جەنابەت بیت، چونکە من ئەوە بانک کرایم لۆیە بۆی لە ماڵێک دانام لە گۆپتەپەی لای دێگەڵا، بەڵام بەداخەوە چەند مانجێکم پێچوو هەتا یەکترمان دیتەوە کە دیتمەوە گوتم نامەکانم چی لێ هات نامە و راپۆرت و شتەکان کە گوتی لە ماڵێکم دانایە لە گۆپتەپە هەفتەی دیشاڵا پێکەوە دەچین وەری دەگرێت، بەس بەداخەوە ئەو هەفتەی نەبەر بەسەردا شەهید بوو. ئیتر ئەو مەزموعە نامەیە هەمووی ڕۆیشت، بۆیە بڕیارمدا نامەکانی دی نەدەمە کەس هەر لە باخەڵی خۆم بی تاوەکو ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر کوردستان ڕزگار بی، چونکەم زۆر باوەڕم بە سەرکەوتن هەبوو، ئەو نامانە گەواهیدەری سەر ئەو سەردەمی بن، چونکە ئەوەی کە نامەکەی نووسیان نەیزانی ڕۆژێک لە ڕۆژان بڵاو دەبیتەوە یا دەکرێتە کتێب یا شتێک.
ئیتر لەو ڕۆژیەوە من دەستم بە نامە کۆکردنەوە و کرد هەردە بۆ 4-5 نامە لە شوێنێک لە ژێر زەویم دەنا لە ناو شوشەیەک لە هەر شوێنێکی بواە ئیتر دواتر هەموم کۆکردنەوە مەسەلەن جاری وا هەبوو لە ناو هیشکە کەڵەکم دادەنا لە شوێنێکی وام دادەنا تا ساڵی هەه دوای ئەنفالەکان ئەو چەند نامەیە کۆم کردەوە لە دۆڵی سماقوری لە ناو چەند لایلۆنێکم نا لایلۆنەکانیشم لە ناو قوتوویەکی ڕاعی جاران قوتی ڕاعی ڕوونی ڕاعی هەبوو خڕ بوو لە ناو وینە ئەویشم لە ناو لەبادەگناو لە ناو 4-5 متر نایلۆنی جاران پەنجەرەیان پێدەگرت لە گوندان یان سەری خانیان پێدەگرت ئێستا هەیە شینە بە زەودەمی شەفاف بوو و لە قەت گردێک لە تەنیش بەردێکمان کردە نیشانە و نیو مەتر زیاتر لە ژێر خاکمدانا یەک برادرم پێشاندا گوتم تکایە ئاگاد لێبی ئەگەر چ بەسەر خۆم داهات کوژرام ئەو نامانە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر کوردستان بوو ڕزگار بوو بیدە ماڵی باوکم ئەگەر ناش لی گەڕێ ئەگەر زروفەکان تایبەت باش نەبوو مەهینە دەرێ بەسەردا ئەم بە زەمالە ساڵی هەه چوون بۆ دەرەوەی وڵات بۆ خوێندن لە سۆڤێت کە ڕاپەڕین بوو ئەو برادرە پاشتە مانگێک خوا خێری بنووسی ناوی سەید یوسف بوو بردبوویەوە دەری هینابوو تەسلیمی ماڵەوەمانی کردبوو لە هەمان کاتیشدا دوو جاری دیش لە کاتی گەمارۆدان جارێک لە گوندی گۆمەشینی لای کۆیە و دێگەڵا دەورمانگیرە چەند نامەیەک بوو لە باخەڵم بوو لەژێ لە کاتی قڕوت چرپا بوو ئەنی ئەمەلی دەرچوونمان کەم بوو هەموم دەرمهینا لە باخەڵم و لە ژێر قڕوت چرپاوەکەمنا بۆ ئەوەی ئەگەر چشم لێ بەسەر بێتن ئەو نامانە دەست دژمن نەکەوی جارێکی تریش هەروان بەسەر هاات لە یەک لە شەڕەکان لە شەوی هەش لەسەرنۆی یەکی ساڵی هەه بەڵام دواتر ئەوانم هینا دەرەوە لە کوونە بەردێکم نابوو ئیتر من ئەو نامانە بە دەردەسەر یەک هەرگیراون یعنی ئاسان نەبووە چونکە بکەوت دابامە دەست کەسەکی دەیدڕاند لە ترسی خۆی ئەگەر لە باخەڵی ویش بگیرابووە یان شتێک بووە دیسانەکە خەڵکەشی زۆری پێوە گرفتار دەبوو ناچار بووم هەر خۆم پێ بزانم دەمگوت ئەگەر من مام ئەو بانامەکانیشم دەمینێ ئەگە خۆشم مام کەوتمە ژێر خاک بانامەکانیش بکەونە ژێر خاک هیوایتان من درێژی بۆ خوازین کاک چاپۆگەگەر پێمان بڵێیت ئەم بیرۆکانت چۆن بۆ دروست بوو کە تۆ ئەم نامانە کۆبکەیتەوە لەگەڵ ئەوەشە ئایا هەموو نامەکان خۆت کۆت کردوونەتەوە یا خۆت لە چەند کەسێکەوە نامەکانت بەدەست گەیشت و کۆت کردوێتەوە یان بە دوادا چوونت بۆ کردبێ و نامەکانت لە کەسیکەوە کۆ کردبێتەوە لە لای خۆت هەڵت گرتبێ بەداخەوە تا ئێستا یەک نامەی خۆم دەست نەکەوتیتەوە هەموو ئەو نامانە بوونە کە خۆم پاراست و من ئیتر دەتوانم برێم 56 نامەی تریش فەوتاوە لای خۆم چ بکەم لەبەر ئەو زروفانە هەندێکی ترشم لە دۆڵی سماقولێ دانابوو فەوتا بوو ئەو نامانە من هەر نامەیەکم کە بەدەست دەگەیشت دەمزانی کە چەند ئەهمیەتی هەیە یعنی گرنگجێکی یەکجار زۆری مێژووی هەیە دڵم نەدەهات فڕیدەم لە هەمان کاتیشدا گیانیشمان لە خەتەر بوو ئاسان نەبوو لە باخەڵ بمینێتەوە چونکە لە هەرزەیەکی شتەکرد لێ بەسەر هاات وایە خاوەنی نامەکەش یان ئەوانەی کە ناویشیان لە ناو نامەکان هاتبوون تووشی گرفتی گەورە و لەوانە بوو خەڵکی لەسەر بکەوت با دەست حکومت خەڵکی لەسەر بکوژرا بووە یعنی بە قەلەقێکی یەکجار زۆرەوە من هەڵم گرتون دائیمەن دڵە ڕاوچێن بوو کە کاتێکش کوردستان ڕزگار بوو من شتی ترم بەدەست هەبوو چاپیکەم بەڵام ئەوانە چونکە ئەمانەت بوون یەکەم ئەمانەتەکی ئەو خەڵکەیە کە نردیتیان بە تایبەتی نۆیان ئێستا شەهید بووە هەندێکیان کۆچیان کردێ لە تەمەنشی زوو هەم ئەمانەتەکی وایە هەم ئەمانەتەکی مێژوویە نەئی ئەوانە کە نردویانەوە نە ئیمنیشە کە وەرم گرتووە ئەو نامانە هی مێژوونە هی خەڵکن هی خەڵکی کوردستانن بۆیە پێویستم زانی وەک خۆی نەک لە چوارچیوەی بیرەوەریدا چونکە لە چوارچیوەی بیرەوەریدا نابتە کتابەکی ئەکادمی چونکە لە ئەکادمیای دنیاە قەت لە بیرەوەری ڕستەیەک هەڵنابژێردرێت چونکە ئەوەی کە بیرەوەری دەنووسیتەوە بەدڵی خۆی دەنووسیتەوە بەڵام بەڵگەکانی کە دەنووسرێن بەڵگەکان هیچ مەجای تێدانە شاهدێکی ڕاستەقینەی ئەو سەردەمینە نە ئەوان دەتوان ئەوانی نووسیتی پەشیمان بیتەوە نەمنش دەتوانم قسەیەکی غەیری ئەو نووسینەی زیاتر لەسەر باشە کاک چاپۆک بەخسەکان تاوا دیارە کە ئەم نامانە کۆمەڵێک یادگاری تاڵی لە پشتی خۆیەوە هەڵگرتووە ئەمانە بزانین نامەکان باس لە چی ئەکەنوە ئەو یازگاریانەی پشتی ئەم نامانە چین
طبعا نامەکان وشکن ئێمە لەوانەیە پێشمەرگەی زۆر هەبی نامەی خۆشی خۆی تێدابی بەڵام ئەوانە لە کۆمەلگای ئێمە هەڵدەگیرێ و نە ئەوەی تێدا دەکرێت زۆربەی معاناتی ئەو سەردەمیە ئیتر چۆن ژیاین پێشمەرگای ینی من حسابکەمە 7 ساڵ لە دەرەوە لە گەرما و سەرما یا لە کۆنەخانیەکی قۆڕیان لە بە سەرما و زستان لە دەرەوە خەوتینە یان لە ژوورەوە یان لە ناو شەڕ بووە ئیتر لە کاتێکی وا بووە کە بەڕاستی هەمویان معاناتن من ئەگەر ئێستاکە یەک شت ئەوە ئەگەر بیبینمەوە بۆ باز بکەم مەسەرەن دەور و تەسلیمی مەقەڕەشیە کاتی خۆی دووسێ مانگ بارەگامان دانا لە شوێنێک برادێک کە ئەو کاتی لێپرسراوی بارەگاکە بوو لێپرسراوە بوو لە ئەوەکەی ئەو مەزموعە پێشمەرگەی دەور و تەسلیمی مەقەڕمان کرد بزانە سەرۆت و سامانی ئەو مەقەڕە چەند بووە دەرێ برای شیرینم ڕێبواریە ئەو نامە دەرێ برای شیرینم ئەو بەرمیلەی دامانە کاکتاڵب کاتی خۆی وشیار ئاگادارە بەس بە پارەی نەوتەکەم وەرگرتەوە بەرمیلەکە دەنێرینەوە شار نەوتی تێدا بهێنینەوە بەسەردا تراکتۆرەکان نەهاتنەوە جا 11 دینار و 500 فلس منی تێدایە خۆشی بەوەندەیە دینارێک و 500 فلسیشی لام ماوە هی 26 دینار و 500 فلسیش ئابوونەیە 25 دینار هی دوو مەغزەنە بوو جا زەحمەت نییە ئەو بەرمیلەی کاکتاڵیب دەتانداتەوە دەبێتە هی مقەڕ و بەڵام 10 دینار لە ئازوقەم بۆ ڕەوانە بکەنەوە هەموو سەروەت و سامانی ئەو بارەگایە بووە ئەو کاتی مەسەلەن نامەی شەید پێشڕەوی تێدایە شەید پێشڕە و عەبدوسەمەد کە 11 مانگ نامەکەی بۆ نووسیمە 15 مانگ پاش 4 ڕۆژ نامەکەم بەدەستگەیشت کاک تەیموری حەمەغەریب دایە دەستم کە دایە دەستم هەواڵی شەید بوونیشی یەکسەر 3 سعات بوو وەرمانگر بوو ینی ئەو کاتێک کە نامەکەی دادەستم شەید پێشڕە و 4 سعات بوو شەید بوو 4 ڕۆژ پێشتر نامەی بۆ من نووسی بوو کارە ساتێکی گەورە بوو لە تیپی 83 ڕابەر سیاسی تیپی 83 هەورێ بوو مەسەلەن نامەی تێدایە هینا و سەنگەرە بۆ نمونە ئێمە جەنابەت لەوانەیە بە دیوی کەلکەسماقەوە داهاتبی بۆ کۆیە نازام دیوتەیان سلسلەی چیای هەیبە سوڵتانە لە پشتی ئیلەڵا بووین بە درێژای چەندین کیلۆمەتر جاش هجومی دەکرد ئانی بە بەردەوامی هجومی دەکرد سەنگەرەکانی مە جێوەی نەبوو کە یەک پێشمەرگەی دەبوایە تێدابی یان دوو پێشمەرگەی دەبوایە تێدابی بەردەوام سەنگەرەیان دەگرت لیان دەدرا و دەگەڕانەوە جا لەو حالەتەیدا 3 نامەم بەدەستگەیشت 4 نامەم بەدەستگەیشتە من لەسەرەوە بووم مەسەرەن یەکیان دویان ئیکاگرابەری سەید برایمە دەرێ تکایە مەفرەزەیەکتان بە هەمووتان بڕۆنە ئەشکەوتی پاڵەوانان لەگەڵ کاکسەلام قادر و بگەیەک بگرنەوە ئێستا بەڕێکەون سوپاس تکایە لەگەڵ خۆتان فیشەشی ژێرسێ و بڕنەوە ڕووسی واتە کلاشنکۆف سەر بخەن هەندێک ئەوە بە کاگازادیش بڵێن مەبەستی کاگازادی ڕابەرسیاسیە ئازاد عوسمان شەید ئازاد عوسمانی ڕابەرسیاسی برای نەرمین خان مەسەلەن شەید محەممەد شینەش بەڵێ کاک چاپۆک ئەگەر ئەو نامەش زۆر گرنگە جارێک بیرم لەسەر هەمان شتە شەید محەممەد شینە جێ بەرێ ئەوەش دواتر و ئەگەر بۆمان باسکەی بەڵام شەید محەممەد شینە هەر پێم خۆشە منامەکەشتان پێشەن باش کاک چاپۆک لەو نامانەی کە لە کتێبەکەتا کۆت کردوێتەوە ئەگەر ژماری نامەکانمان پێ بڵێ و لە هیچ لە یەک لە نامەکاندا نامەی هیچ بەرپرسێکی ئێستای تێدایە کە لەو کاتەدا پێشمەرگەی شۆڕژگەر بێت و ئێستا سیاست مەدارێک بێت یاخود بەرپرسێک بێت بەڵێ بێگومان ئەوانش زۆرن لە ناوان کە وەختی خۆی ڕۆلی گەورەیان هەبووە و کەسایەتی گەورەنە لەوانە بەسەرندا ئەندامە سەرکردایەتەکان 5 ئەندامی سەرکردایەتی تێدایە بەڕێز کاک دکتۆر فواد معسوومی تێدایە کە ئەو کات سکرتێری یەکێتی شۆڕژێڕانی کوردستان بۆ ئەندامی مەکتەبی سیاسی بوو مەسەرەن دوو نامەی کاک دکتۆر خدر معسوومی تێدایە کە لە ساڵی 81ەوە ئەندامی سەرکردایەتی بوو من لە لای ئەو بوومە پێشمەرگا مەسەن کاک شێخ محەممەد سەرگەڵووی تێدایە کە 4 نامەی ئەوی تێدا مەسئولی مەکتەب ڕێخستن بوو ئەندامی سەرکردایەتی بوو کاک شێخ عەلی
ئەکاک شێخ عەلی شێخ حەمەد ساڵح تاڵەبانی کە ئەو کاتی ئەندامی مەڵبەند و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بوو مەسەلەن مامۆستا حەویزی تێدایە چەندینی تری تێدا ئێستا لەوانەیە لە خەیاڵ نەبمبیرم و چەندین ڕێخستنی شاریشی تێدایە کە لە ناو شارەوە نووسراین ئەو دەمی گەنج بوون بێگومان بەڵام لە سەرکردەکان مەسەین کاگرابەری تێدا ڕابەری سید براهیمی ئێستاکە کە ئەندامی سەرکردایەتیە و دوو نامەی ئەوی زۆر 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 مێژوویی تێدایە کە لە بینی ساڵی 1990 کە دوو جار تشکیلاتی یەکێتی سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کرا بەڕاستی بۆ مێژوو زۆر زۆر گرینگە یەکیان لە سەردەمی هەرە بێنا ئومێدیەکەی ساڵی 1970 یەکیشیان لە سەردەمە کە ئومێد پەیدا کراوە لە ساڵی 1990 کە چۆن خۆیان حازر کردیە چۆن قۆڵەکانیان دابەش کردیە کە ئێستا کە لەوانەیە خەڵکێک نەزانی ئەوانە چێ بوون ئەندام بوون لەو ئەوەی بەڵام شایدەکە بەڵگەکە شاهیدی ئەو سەردەمیە کە چێ و چێن بە سەرکردایەتی ئەودا کاک چاپۆک ئایا ئەمە هەموو ئەندامان یاخود کادرانی ناوێکەتی نیشتیمانی کوردستان بوون ئەم نامانەی کە کۆت کردوونەتەوە نامەکانی ئەوانن یاخود نامەی کادرانی لایەنەکانی دیکەشی تێدایە؟ طبعا ئەمە چونکە لە ڕووی ڕێخستنەوە جیا بووین بەڵام بە ناویان تێدایە مەسەلەن لە جێیەکی دەرێ لە یەک لە شەڕەکان سەرتیپەکەمان باز دەکاتن دەرێ ئێوە لەوێن دەرمەقاومە بکەن چونکە بەیانی زوو من دڵنیام فەوجەکەی سەلیماغا هجوومتان بۆ دەکەن ئێمە سێ شەو سێ ڕۆژ بوو سێ ڕۆژ بوو باران باو باران لی دەداین سێ شەو سێ ڕۆژ بوو هجوومیش بووە ئیتر بە تەواوی هیلاک بوو بووین هەرچەندە مەبەستی حیزبی شوعی بوو مەجموعەیەک لە حیزبی شوعی دەبووە بێن بەدڵمان بکەن هەرچەندە ئەوان نەهاتن ئێمە بەدڵ بکەن بەڕاستی چون لە قۆڵەکی تر ئەوان جەماعەتێکی تریان بەدڵ کرد بەڵام ئەوە یەک لەوانەی کە ناویان هاتیە بەڵام ئێمە زیاتر کادیرە عسکەریەکان نامەکانیان لە کاتی کاری سەربازیدا بۆ یەکتر دەنات و لەو حالەتەدا برین بۆ نمونە ئەوە لە حالەتی کاری پێشمەرگانە بوو ناویوانی تێدا بۆ ئیتریشی لەوانەیە تێدا بێستا من لەسەر خەیاڵ نەبوو لەگەل لایەنەکانی تر بەڵێ کەواتە کاک چاپۆک پێمان بڵێ دوا نامەی بەڵام نامەکان هەمووی نامەکان کادیرانی یەکێتی نیشتمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر باشە ئەومان پێ بڵێ کە دوا نامەی ئەم کتێبە بۆ ساڵی چە نەگەڕێتەوە و لەگەڵ ئەوەش ناساندن و بڵاوکردنەوەی ئەم کتێبە تەنها لە شاری کوێە ئەبێت یاخود لە شارەکانی کەش لە پلانتە یاخود بەنیازیت کە ناساندنی بۆ بکەین دڵنیا بە لەبەرباری کۆڕۆنا ئەوەم نەکردیە من لە ئەگەر ڕوخسەتم بدەن من لە کۆلیژەکانی مێژوو ئەوانە بڵاو دەکەمەوە چکە وەک گوتم من ئەوە بیرەوەری نییە ئەوە ڕێگە بدرێ یا ڕێگە نەدرێ ئەوە کۆمیت مەجموعە بەڵگەیەکی مێژوویە مەسەرەن بەڵگەنامەی دائیرەی ئەمنی تێدا کە چۆن ماڵی ئێمە گیرا کتابی ڕسمی تەبان بەو دوایەی بەڕێوەبەری پۆستە و گەیاندن ئەو نوسخەی دامەوە کە بۆ هەموو دائیرەکان چووە چۆن ئیجراعات بەرامبەر ماڵی ئێمە بکرێ و دایکم گیرا و ئەو جۆرەشتانە ئەوانە هیچ پەیوەندی بە مێژووەوە هەیە یعنی هەر مێژوو ناسەک هەر کەسێک بیەوێ لێکۆڵینەوەی بکات لە هەر حیزبێک بی بێلایەن بی دەتوانی ئەو نامانە بخوێنتەوە ئەو نامانە شاید حالەشی ڕاستەقینەن بێغەل و غەشن یعنی من هیچ دەستکاریم نەکردیە لەوانەیە هەندێک ناوم ڕەش کردیتەوە لە کتابەکە بەڵام لە ئەسلەکە مایتم ئەویش لەبەر باری قانونی بۆ نمونە ناوی یەکێک هاتیە شەید ڕەوەند بۆی نووسمە دەرە بە زووترین کات هەر هاتە لاتان و بیگرن ئێمە ناچارین ئەو ناوە ڕشکەمەوە ئێستاکە من نازانم ئەو کابراایەتە چی ئینتیمایەکی هەیە ئیتر بەس بە بەڵگەوە پێمان دەرێ تر ئەوانە کاری ڕێخستن لە ناو شار هەندێک نامە هاتیە بۆیە ئەوانە بشاهیدی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕووداوی بزوتنەوەی ڕزگاری خوازانەی گەلی کووردا بۆیە پێم خۆشە بیخەمە بەردەمی ئەکادیمیستەکانی
خۆشم مێژوم خوندیە و بەکەلۆریۆس و مێژوویە لە سۆڤێت و ماستەرم بەڵەتەکان هەیە دەزانم چۆن مێژووناسان مامەڵە لەگەر بەڵگەنامە دەکەن. زۆر سپاس بۆ بەڕێز چاپۆک سید عومەر، سپاس بۆ بەشداریکردنت بۆ ئەم ئێوارە لەگەڵ ئێمەیە و خامەت ڕەنگین بێت، هیوای سەرکەوتنت بۆ خوازین و هیوادارین پلانی داهاتووشت بەم زوانە کا کۆمەڵێک بەرهەم بوو لە بەردەستە ببینینەوە. زۆر سپاس دووبارە بۆی کە لە هەولێری خۆشەویستەوە لەگەڵمانە بەشدار بووین. مەڵێ ئەزیزان، هاوکارانمان راپۆرتێکیان بۆ ئامادە کردوین لەسەر کردنەوەی پێشانگایەکی کتێب لە شارۆچکەی تەقتەق. بینەرەبین. سلااوتان لێ بێم کاتتان باش. لا نەحیەی تەقتەق بۆ ماوەی 3 ڕۆژ گروپی خۆبەخشی ڕۆشن پێشەنگایەکی کتێبی کردوتەوە لە تەقتەق. دیارە هەڵبەت ئەم پێشەنگای یەکەمی پێشەنگانیە لە تەقتەق دەکرێتەوە ساڵانە لە تەقتەق پێشەنگای هاوشێوە دەکرێتەوە، خەڵکێکی زۆر بەشداری تێدا دەکات، دەیان و سەدان و هەزاران کتێب تایدا دەفرۆشێ، خەڵکێکی زۆر خواستی خوێندنەوەی کتێبیانێ یاخودە و کتێبانەی کە لە شارەکانی ترن دەستیان پێی ناگات لێرە دێن ئەو کتێبانەی کە دەیانەوێت دەیکڕن. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەرپەرشتیاری ئەم گروپەم لایە کە هەڵساوم بەکردنەوەی ئەم پێشەنگایە. سلااو لێ بێم کاتت باش، ئەگەر بفەرمیتە ئێرە پێم بڵێ کردنەوەی ئەم پێشەنگایە لە چیەوە سەرچاوی گرت؟ کردنەوەی ئەم پێشەنگایەوە لەوە سەرچاوی کە ئێمە وەکو گروپی ڕۆشن کە گروپێکی خۆبەخشی گەنجانە هەستاین بەکردنەوەی ئەم پێشەنگای هەستەکەین لە شارەکەی خۆمانە گەنجان و خەڵکی بەگشتی کەمتر ڕویان لە کتێبە، کەمتر ڕویان لە ڕۆشنبیریە. هەوڵمانداوە تاوەکو چەند بکرێت خەڵکی لەم ڕێگانەوە لە ڕێگەیکردنەوەی چالاکی ئۆنلاینەوە بێت، لە ڕێگەی چاڵەنجی خوێندنەوە بێت، لە ڕێگەیکردنەوەی پێشەنگای کتێبێ خەڵکی لە خوێندنەوە بابەتە ڕۆشنبیرەکان زیاتر نزیک بکەینەوە. ئاستی خوێندنەوەی کتێب خۆت دەزانیت لە تەقتەق بە بەراورد بە شارەکانی تر زۆر باشە و زۆر زیادە. پێم باشە باسی کەیت بۆ نمنا بەشدار بوو خەڵک تا چەند هاتووە بۆی لێرە کتێب بکڕێت و بێ لە نزیکەوە پێشەنگاکە ببینێت. ڕاستە خۆی بەراورد هەیە، ئەتوانین سێری بەراوردەکانکەین. تەقتەق شارێکی یانی ئەوە نییە بەناو ناحیەیە، خەڵکانێکی زۆری لێ و خەڵکەکانیشی لە چاو ناحیەکانی تر لە چاو قەزاکانی تر زیاتر ڕویان لە خوێندنەوەی بەڕاستی. ئێستا ئەمڕۆکە ئەگەر ئێمە سیر بکەین بەزی زۆر لەوە زیاتر خەڵک هاتووە و ڕویان لە کتێبە وەک لەوەی ئێمە چاوەڕێمان دەکرد، کەمە گەورەیەکی زۆرە بۆ ئێمە، شانازێکی زۆرە بۆ ئێمە. هیواداری نەم ڕێگەیەوەش ئێمەش بتوانین دەستێکمان هەبێت لە بەرزکردنەوەی ئاسی ڕۆشنبیری گەنجان و خەڵکان بەگشتی لە شارەکەمانە. ئێوە ماوەی چەندە دروست بووە، لە چەند کەس پێک هاتوون؟ ئێمە گروپەکە ئێمە ماوەی ساڵێکە دروست بووە و لە 10 ئەندامی کوڕ و 8 ئەندامی کەس پێک دەکات، دەکاتە کۆی گشتی دەگات 18 ئەندام و هەمومان زۆربەی خوێندکاری زانکۆین هاتووینە. جگە لەوەی خوێندنمان هەیە، جگە لەوەی کاتێکی زۆر کەممان هەیە، بەڵام بەخۆ بەخشی کە هیچی وای بۆ ئێمەتیانە تەنها ئامانجی پیرۆزمان ئەوەیە تاک دروستکەین و خەڵکی بەگشتی لە خوێندنەوە نزیکەینەوە لە بابەتە ڕۆشنبیرەکان نزیک بکەینەوە. سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ وەکەوەی ئاماژەی پێکردیارە لێرە ئەمانەی کەم گروپا پێکاتون لە 18 کەس سەرجەمیان خوێنکاری زانکۆ و پەیمانگاکانن ئەوە بەخۆبەخشی دەیانەوێت ئامانجیانە خزمەت بە نەحیەی تەقتەق و دەوروبەری بکەن لە ڕێگای فرۆشتنی ئەم کتێبانە. بەڵێ ئەگەر کامێرەمانەکەم هاوکارم بێ ئەمەوێت خاتون لێت بپرسم وەکو کچێک وەکو ئەندامێکی گروپی ڕۆشن تا چەند خۆشحاڵی ئەمڕۆ یەکەم پێشەنگای کتێبی خۆتان لە تەقتەق کردووە؟ بەڵێ خۆم بە خۆشحاڵ دەزانم ئێمە وەکو گروپی ڕۆشن هەڵسەین باکردنەوەی پێشەنگایەک بۆ خەڵکی شاری تەقتەق و بۆ گەنجەکانمان بۆ هەموو چینی توێژێک بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیریان، هەروەها ڕێژەی ئافرەتان بۆ سەردارکردنی پێشەنگاکە زۆرە. الحەمدوللیلا خەڵکی ئاسبەرز و ڕۆشنبیرمان هەیە. داوا لە هەموو ئافرەتەکان دەکەم ئافرەتە خوێنەرەکان سەردانی پێشەنگاکە بکەن بۆ ئەوی ئاستی ڕۆشنبیریان بەرزتربی، هەروها شارەزاییان هەبی لە هەموو بوارەکان. سپاس دەکەم. بەڵێ ئەگەر کامێرەمانەکەم هاوکار بێ دەمەوێت بەشێکی تر لە گۆشەکانی ئەم پێشەنگایە بگوازمەوە کە بەدەر لە کتێب لێرە گروپی میوزیکی نوار هاوکارە بە میوزیک و پێشکەشکردنی گۆرانی. بەڵێ سلااو لێ بێتم کاتت باش لە پێشەنگاکە تا ئێستا بە شێوازێ بەڕێوە دەچێت بەشداری خەڵکی بە شێوازێکە؟ بەخێر بێن بە خۆشحاڵیەوە بەشدارین لەگەڵ هاوڕێیانم وەکو چاودێر لە گروپی ڕۆشن بۆ پێشەنگایەکە. خەڵکێکی زۆر بەگەشتبینی و پێشوازیان لێکردوون و باوەشیان کردوتەوە بۆ کتێب لە شارەکە، ینی لاست چاوەڕوانی ئێمە نەبوو کە ئەوەندە زۆر بوو.
دەکەم بەڵێ بەشێکی تر لەو کەسانی کە لێرن هاتوون کتێب بکڕن پێم خۆشە لێدوانیەوانی ژوەر بگرم. سلااو لێ بێوم سلااو لە خۆش دەم کاتی تۆش باش تا چەند خۆشحاڵی هاتووی لە یەکێک لەو پێشنگانی بوون لە ناحیەکەت کراوەتەوە ئەمڕۆ هاتووی کتێب ئەو کتێبانەی کە دەتەوێت لێرە هەبوو بەردەست بوو ئەو کتێبێکی خۆ ویستت بیکڕی. من وەکو ئەندامێکی دەستەی خوێنەرانی تەختەق خۆم بە خۆشحاڵ ئەزانم کە هاتووم و پشگیری خۆم و دەستخۆشی خۆم ئاراسی ئەو کۆمەڵە گەنجە ئەەکەم کاڵساون بەکردنەوەی ئەم پێشنگایە و هیوادارم هەموو ساڵێک ئەم جۆرە پێشنگانە بکرێتەوە چونکە پێویستە ڕاستە ئێمە کتێبخانەی گشتیمان هەیە و بەدەر لەو لە چەندین شوێنی تر کتێب ئەفرۆشرێت بەڵام هێشتان لەژێر تموحی خوێنەرانی شارەکەیان نییە. پێم بڵێ ئێوە تۆ کوەندامێکی دەستەی خوێنەران لە ساڵانی ڕابردوشدا ئێوە پێشنگای هاوشێوەتان کردوتەوە زیاتر لە 1000 کتێبی کافرۆشرا کردنەوەی پێشنگایکی تری هاوشێوە چی دەگەێنێت بۆ خوێنەران لە تەختەق؟ ئەمەمانە ئەوەی کە خوێنەری ئێجگاش زۆر لە شارەکەیە هەیە و بێگومان ئێمەش هەوڵ بدەین ساڵان ئەم پێشنگانە بکرێتەوە تاوکو گەنجانمان زیاتر ڕووکەنە کتێب خوێندنەوە و بواری ڕۆشنبیری لە شارەکەی پەرە پێ بدەین. سپاس. بڵێ ئەوەی کە گوێبیستی بوون تەواوی و زانیارانەیە لەسەر ئەم پێشنگای لالایەن گروپی ڕۆشن لا تەختە کراوەتەوە کە گروپی ڕۆشن جگە لە گروپی ڕۆشن گروپی تری هاوشێوە لە تەختەقان لە بواری خوێندن و خوێندنەوە کار دەکەن و ئامانجیانە لا تەختەق خوێن و خوێندنەوە بەرەو پێش بچێت و بتوانن ئەو کتێبانەی کە تموحی خوێنەرانی هەیە بێنە نەحیەکە و بەردەست بێت بۆ خوێنەران. بەڵێ سپاس بۆ هاوکارمان بۆ ئامادەکردنی ئەو راپۆرتە پرۆگرامی ئەم ئێوارەشمان پێشکەشکردن ئاسوودە بن.